نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله. وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی عزیز و خۆشەویستم، لە زنجیرە باسەکانی ڕێگاکانی گەیشتن بە پەروەردگار و نیشانەکانی وەرگرتنی کردەوەکان، ئەمڕۆ سێیەم وتارمانە. باسی ئەمڕۆمان دەربارەی ئیحسانە کە یەکێکە لەو ڕێگایانەی کە ئەمان گەیەنێتە پەروەردگار. ئیحسان، خۆشەویستەکانم، لە زمانی کوردی خۆمانە واتە ئەو پەڕی چاکی، لووتکەی چاکی و جوانی لە نیەت و لە کردار و لە گفتارە. ئیحسان، خۆشەویستەکانم، پلەی سێیەمە لە دینداری. پێشا ئینسان کە دێتە ناو ئیسلامەوە ئەبێ بە مسلمان و تێتە ناو بازنەی ئیسلامەوە. ئەوە پلەی یەکەم کە شایەتمانە هێنێ، نوێژەکە، ڕۆژوو ئەگرێ، زەکات ئەدا، حەجی ماڵی خوا ئەکا. پلەی دووهەم لە پلەکانی دینداری بریتیە لە ئیمان. ئەوەیە کە ئینسان لە ناخەوە باوەڕی تەواو و پتە و بەبێ گومان ئەهێنێ بە خوای پەروەردگار، و هەروەها باوەڕێکی تەواو ئەهێنێ بە مەلائیکەکانی خوا، بە کتێبە ئاسمانیەکان، بە پێغەمبەران، بە ڕۆژی قیامەت، بە قەزا و قەدەر، خەیر و شەڕی. ئەگەر ئینسان پلەی زیاتری هەبوو، یعنی زیاتر نزیک بووەوە لە خوای پەروەردگار، ئەگا بە پلەی سێیەم و کۆتایی کە پێ ئەوترێ پلەی ئیحسان. طبعاً خۆشەویستەکانم، خەڵکانێک هەن هەر لە ئیسلامە ئەمێننەوە، هەر مسلمانن و بەس، نەگەیشتونەتە پلەی ئیمان. خەڵکە بیابان نشینەکانی زەمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیانوت ئێمە ئیمانمان هێنا. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: وقالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم. ئەیانوت ئێمە ئیمانمان هێنا. خوای تەعالی ئەیفەرموو مەڵێن ئیمانمان هێنا، بڵێن ئیسلام بووین، بڵێن ئیسلام بووین، شایەتمانتان هێناوە، نوێژەکەن، زەکات ئەدەن، و ڕۆژوو ئەگرن، و حەجی ماڵی خوا ئەکەن. ئەمە ئیسلامە، ئەرکانەکانی ئیسلامە، ئێوە بەجێتان هێناوە. هێشتا ئیمان بە تەواوەتی لە ناو دڵتانە نەچەسپاوە، نەگەیشتونەتە پلەی ئیمان کە بە یەقینی ئینسان لە سەتا سەد ئیمانی هەبێ بە بێشەک و گومان بەخوای پەروەردگار، بە وەحدانیەتی ئەڵڵا، پاشان ئەو ڕوکنەکانی تریش هەتا کۆتایی، یعنی 6 ڕوکنەکە. ئەگەر ئینسان ئەمانەی تەواو کرد و پاشان زیاتر و زیاتر لە خوای پەروەردگار نزیک بوویەوە، ئەگا بە پلەی ئیحسان. ئیحسان، وەکو ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی جبریلە ئەفەرمێ، بریتیە لەوەی کە وا خوا بپەرستی کە ئەنەهو ئەیبینی، یعنی کاتێ تۆ نوێژەکەی، خواپەرستیەکەی کە ئەنەهو خوا ئەبینی، یعنی کاتێ نوێژەکەی کە ئەنەهو خوا لە بەردەمتایە، خوا ئەیبینیت، ڕوود کردوتە خوا خۆی، ذاتی ئەڵڵا. خۆ ئەگەر تۆیش خوا نەبینی، خوا تۆ ئەبینێ. یعنی لەو لە بەینی ئەو دوو یەقینەیە، یەقینی ئەوەی کە خوا ئەبینی، ئەگەر لەو مەرتەبەیشان نەبی، هیچ نەبێ،
ئەبێ قەناعەتت وابێ خوا ئەتبینێ، یعنی چاودێریتەکە. ئەمە پلەی ئیحسانە بەڕاستی، پلەی ئەو پەڕی چاکویستیە لە عیبادەتە. ئاسان نییە گەیشتن بەوە، زۆری ئەوێ، کۆششێکی زۆری ئەوێ، محارەبەکردنی نەفس و دەرونی ئەوێ، هەوڵ و ماندووبوونی ئەوێ تا تۆ بگەیتە ئەو پلەیە وات پێدێ لە ناخەوە بۆ خوای پەروەردگار یەکلا ئەبیتەوە. وتەکانت خوایی پێوە دیارە، کردارەکانت خوایی پێوە دیارە، ناخ و دەرەوە وەکو یەک وای پێدێ. یعنی کەسێک ئەگەر بێت ناو ناخت دڵت بکاتەوە هیچ گومانێکی لە تۆ نییە، عینە دەشت و دەرت وەکو یەک وایە. ئەگەر مۆبایلەکەت ڕقەمەکەی بزانێ و هەرچی لە ناو مۆبایلەکەتایە بیبینێ و دەرەوەشت وەکو یەک وابێ. زۆر گرنگە، چونکە ئێستا کەم کەسێ لە ناو ئەم مزگەوتە ئامادە بێ کەوا مۆبایلەکەی ئاوا بخاتە بەر چاوی هەمووان، هەر بەس مۆبایلەکەمان ئەو مۆبایلە ئاوا بەرزکەرەوە هەموو شتەکان. کەم کەس هەیە لێرە بوێرێ ئاوا مۆبایلەکەی بۆ هەمووان دەرخە. ئەگەر توانیمان مۆبایلەکەمان بۆ هەمووان دەرخەین کەوا بوو ناخ و دەرەوەمان وەکو یەک وایە، ئەو کاتە زۆر گرنگە ئینسان بگاتە ئەو پلەیە و ئەوە پێ ئەوترێ پلەی ئیحسان. خۆشەویستەکانم، أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. بس بو كسي إحسان يا كسي محسن، بس بو كسي محسن كخواي تعالى بفرمي إن الله يحب المحسنين. براستي خوا خوشي أوي أو كسي كمحسن به، يعني أو كساني كمحسن من براسي خوا خوشي يعني أوي. بس بو كسي محسن كخواي تعالى بفرمي إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. براسي خواي تعالى لقل أو كساني كتقوى إخوان هي خویانە پارێزن لە نافەرمانیەکانی خوا و محسینن. زۆر گرنگە ئینسانی ئیماندار هەوڵدا بگا بە پلەی ئیحسان، بگا بەو پلە مبارەکە، بەو پلە هەوڵی بۆ بدە، کۆششی بۆ بکە. خەڵکی ئەمڕۆ بۆ هەموو شتێک هەوڵەدا، بەس بۆ پلەکانی دیندارێتی هەوڵ نادە. ئەوانەی لە بواری سەربازیە کارەکەن سەیرەکەی دائیمەن تەماحیانە هەیە کە پلەیەکی بەرسر، يعني پلەیەک بەرسر بەدەست بێنن. ئەوانەی لە بواری حزبیە ئیشەکەن هەوڵەدەن پلەیەکی بەرسر بەدەست بێنن. بەڵام ئایا ئێمەی دیندار کە لە بواری دینداریە کارەکەین، یعنی خۆمان قەرارمان داوە لە حزبەکەی ئەڵڵا بین، قەرارمان دا لە حزبەکەی ئەڵڵا بین، ئەلا ئین حیزب اللهی هم المفلحون. يعني حزبەکەی خوا دڵنیا بن سەرفرازە، ئەوە کانتر هیچ دڵنیاییەکی تیار نییە، کەس نازانێت چیان بەسەرا دێ. لەوانەیە خوالیان خۆش بێ و لەوانەیە خوالیان خۆش نەبێ. ئەوانەی کە لە حزبەکەی خوایان تەنها ئەو ڕێگایانە گرتوتە بەر، ئایا حەزب هەوڵ نادەیت کە پلەکانت بەرەبەرە ببڕی، پلەی یەکەم ببڕی بڕۆی بۆ پلەی دووەم، پلەی دووەم ببڕی بۆ پلەی سێم. هەوڵدە، کۆشش بکە. ئاخر حەیفە تۆ هەوڵ نەدەی، حەیفە تۆ کۆشش نەکەی. گشتمان لە بواری دنیای هەوڵ دەین، بەڵام ئایا لە بواری قیامەتی هەوڵ دەین؟ ئەوە زۆر گرنگە ڕێزان. ئیحسانیش مەسئلەیەکی شمولیە، شمولی خۆشەویستەکانم، یعنی زۆر بەرفراوانە. ئیحسان زۆر بەرفراوانە. یعنی چۆن بەرفراوانە؟ پێغەمبەری خوا ئەفەرمێ إن الله كتب الإحسان على كل شيء. خوای تعالى إحساني لحمشتك نسيوة، يعني بيويس لسري منو تو إحسان معناها لهمشتك. فإذا قتلتم أجر شتيكتان كشت، شتيكي مزرتان كشت، أفرمي فأحسنوا القتلة، أفرمي بجواني بيكوجن. أجر حيوانك تنصر بري، أفرمي فأحسنوا الذبحة، أفرمي بجواني سري ببرن. شقوكتان تيجكن وليحد في غمر فرمي صلى الله عليه وسلم وليحد أحدكم شفرته وليرح ذبيحته. با هر کس یک لئیوه کاتی حیوانی سر بره چقوکی تیشکا و حیوانک اسراحت به حیوانک يبدا، يعني بو حیوان بدا كسر بره با چقوکی تیشکا و اسراحت
بەو حەیوانە بدا کە سەرێ بڕێ. يعني لەوەشە پێویستە ئینسان ئیحسانی هەبێ. لەبەرەوە ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دای بەلای کابرایەکە خەریک بوو حەیوانێکی سەرە بڕی، پێی خست بووە سەر ملی و چەقۆکەی تیژە کرد لە بەردەم حەیوانەکەیە. حەیوانەکە چاوی تێ بڕی بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ماڵت ئاوا بێ، لە شوێنێکی ترا چەقۆکەت تیژ کردایە، ئەتەوێت چەند جار بیمرێنی، ئەتەوێت چەند جار بیمرێنی. تەماشاکەن خۆشەویستەکانم، حتا لەو شتە بچووکە حتا شتی گەورەش. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە باسی ئەومان بۆ کە ئەفەرمێ خوای تەعالا گلەیی لە یەکێک لە پێغەمبەرەکان کرد. گلەیەکەی چی بوو؟ تەنها یەک مێرولەیە قەپی پیا کرد، ئەو شارە مێرولەیەکی سووتان گلەیی لێ کرد. تۆ یەک مێرولە قەپی لێگرتی، بۆ شارە مێرولەیەک ئەسووتێنی؟ تەماشاکەن ئەم دینی ئێمە حەساب بۆ مێرولە ئەکا. ئیحسان ئەبێ لەگەڵ مێرولێشە هەبێ. هەر شتێ زەرەری بۆت هەبێ بۆت هەیە تۆ بیکوژی. ئەگەر زیانەکە گەیشتە ئەوەی کە نەیکوژی هەر زیانت پێگەێنێ ئەتوانی بیکوژی، بەڵام کوشتنەکەش ئەبێ بە ئوسوول بێ، کوشتنەکەش ئەبێ بە ئیحسانەوە بێ. ئیحسان لە ئیسلاما 6 بازنەیە. ئیحسان لە ئیسلاما 6 بازنەیە. بازنەیەکی بچووک، ئەمجا گەورەتر، ئەمجا یعنی بازنەیەکی بچووک، ئەمجا فراوانتر، ئەمجا فراوانتر، ئەمجا فراوانتر، یعنی 6 بازنە. 6 بازنە. بازنەی یەکەمی ئیحسانە لەگەڵ خودی خۆتە، یعنی چاکەکردن یان چاکویست بی لەگەڵ خودی خۆتە، یعنی بەزەیت بە خۆتا بێ، هەوڵ بدە تۆ بەو شێوە بە نفسی خۆت بەو شێوە ڕابێنە کە خوای تەعالا تۆی بۆ خەڵق کردووە. تۆ خوای تەعالا بۆ عیبادەت خەڵقتی کردووە، مەشغوڵی شتی تری مەکە. تۆ خوای تەعالا ئەم جەستەی بە تۆ داوە ئەمانەتە، ئەمانەتی خوایە لە لای تۆ، لەو شوێنە بەکاری بێنە کە خوا ئەیڵێت تۆ سەیرەکەی. ئەگەر لە شوێنی ترا بەکاری بێنی تۆ مخالفەی ئەمری خوات کردووە، لە ئیحسان لات داوە. دەستت بۆ چییە؟ پەنجەکانت بۆ چییە؟ بۆ ئەو شتانەیە کە خوای تەعالا ئەمری پێ کردووە. ئەگەر بەکاری بێنی لە شوێنێکی ترا کە خوا ئەمری پێ نەکردووە تۆ لەوە لات داوە. چاوت ئەم چاوانە کە خوای تەعالا داوێتێ تۆ بۆ ئەو شتەیە کە خوا ئەمری پێ کردووە، ئەگەر بەکاری بێنی لە شتێکە کە خوا ئەمری پێ نەکردووە تۆ لە ئیحسان لات داوە. هەروەها گوێچکەکانت، بیستنت و هەموو ئەندامەکانی تری لاشت، پێویستە تۆ ئەو هەدەفە کە خوا تۆی بۆ خەڵق کردووە کە خواناسیە، پێویستە تۆ خوا بناسی. تەسەوڕەکەی براینە زۆرێک لە مرۆڤایەتی خوا ناناسن. براینە با تۆزیە سەریحتر بم لەگەڵتانە، تەسەوڕەکەن زۆرێک لە مسلمانان خوا ناناسێ، زۆرێک لە مسلمانان تا ئێستا خوا ناناسن. عجیب نەیە لاتان، بۆ من خوا ناناسم، ئەوە نیە هاتووم بۆ مزگەوت نوێژەکەم، واللهی هاتووی بۆ مزگەوت نوێژەکەی بەڵام خوا ناناسی. مع الأسف ئەگەر خوا بناسی غەشاش نابی و فێڵباز نابی، ئەگەر خوا بناسی درۆزن نابی، ئەگەر خوا بناسی کڵاوچی نابی، ئەگەر خوا بناسی مخالفەی وعد ناکەی، ئەگەر خوا بناسی وەفات ئەبێ بێوەفا نابی، ئەگەر پیا بڕۆ زۆر حد لە مسلمانان خەڵکێکی زۆر هەیە بەڕاستی تا ئەم دەقێ خواناس نییە. یعنی خەڵکەیە بەرامبەر بە باوکی، بەرامبەر بە دایکی، بەرامبەر بە کوڕی، بەرامبەر بە کچی، بەرامبەر بە خێزانەکەی بێبەزەیە. ئەوە خواناسە براینە، ئەوە خواناسە. یعنی تۆ بەرامبەر بە خێزانەکەت، بەرامبەر بە ژنەکەت خراپی، بەرامبەر بە مێردەکەت خراپی، ئیترۆ خواناسی. آخر کام خواناسی؟ خوای تەعالا ئەفەرمێ لە قورئانی پیرۆزە إن أحسنتم لأنفسكم. يعني ئەگەر ئێوە کەسی چاکویست بن ئەبێ یەکەم شتێ بۆ خۆتان چاک بن، بۆ نەفسی خۆتان، بۆ خودی خۆتان. پاش خۆت ئەم جابازنەیەکی تر هەیە کە بریتیە لە دایک و باوک. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ، تەماشاکە لە سوورەتی ئیسراء ولا چۆن شوێنی تری قورئانیشە، يعني لم شيواز آيته آيتي بسوسي سورة إسراء وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا.
خوای تعالی بڕیاری داوە کەوا تۆ لە غەیری ئەو کەسی تر نەپەرستی و لەگەڵ دایک و باوکتا چاکبی ڕێک لەگەڵ خۆیان خوای پەروەردگار باسی کردووە. هەروەها لە سوورەتی نیساء خوای تعالی فەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا، خوا بپەرستن هاوبەشی بۆ بڕیار مەدەن و بالوالدین ئیحسانا، لەگەڵ دایک و باوکە چاک بن. ئەوانەی کە بەرامبەر دایک و باوکیان چاک نین بەڕاستی محسین نین، خواناسێکی ڕاستەقینە نین. پێویستە ئینسان لە بەرامبەری دایک و باوکە ئەو پەڕی چاکی بنوێنێ. تەنانەت خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ولا تقل لهما ئۆف، ئۆفێک بەرامبەر دایک و باوک مەکە. ئۆف ئۆف طبعا زانایان ئەفەرمن ئەگەر وشەیەک هەبوایە لە ئۆف بچووکتر بوایە خوای تعالی ئەیفەرموو لە زمانی عەرەبیا وشەیەک نییە لە ئۆف بچووکتر بێ، لە ئۆف ئۆف یعنی لە دوو پیت پێکاتوە. هەلای خۆمان پێژن ئۆف ئۆف لە دەستان، یعنی ئەگەر وشەیە لەوەش بچووکتر بایە خوای تعالی ئەیفەرموو دروست نییە ئەوەشیان پێ بڵێن. هەرگیز هەڵمەشاخە دەم چاویانە، چۆن ئەبێت تۆ هەڵشاخیتە دەم چاوێ، چۆن ئەبێت تۆ بەرامبەری بێئەدەبی بکەیت، چۆن ئەبێت بەرامبەری هەندێک قسەی ناشرین بکەیت. نابێت بەڕێزە، نابێت. ئیتر بازنە بە بازنە ئیحسان ئەڕوا ئینشاء الله ئەگەر قسمەت هەبێ لە وتارەکانی داهاتووە زیاتر جەختی لەسەرەکەینەوە. داواکارم لە پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، ئیسلاحمان بکە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، یا ڕەبی دامەزراومان بکەی لەسەر دیندارێتی، لەسەر ئیسلامەتی.